ڕۆژی 16 نیسان سەنای تەمەند 2 ساڵ لە نەخۆشخانەی گوڵان لە شاری ئاکرێ بەهەڵە کانۆلای بۆدانرا و بەهۆی ئەو هەڵەیەوە لەلایەن نەشتەرگەرەکانی نەخۆشخانەی فریاکەوتنی دۆکەوە دەستی سەنا بردرایەوە. سەنا تاکە قوربانی هەڵە پزیشکیەکان نییە، بەڵکو لێرەمی کوردستان بۆی نەبوونی چاودێرێکی پتە و لەسەر کەرتی تەندروستی هەڵە لە دوای هەڵە لەم کەرتەدا ڕوودەدات. پێشتر دەیان کەس بە دەرزی ئاوازترین چاویان لەدەستدا و چەندین کەسیش لەژێر نەشتەرگەریدا گیانیان لەدەستداوە. بەڕای شارەزانی کەرتی تەندروستی هەڵەکانی کەرتی تەندروستی یاریمی کوردستان لەم ساڵانەدا زۆر بەزەقی دەمێنرێن، ئەوەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێکی دیار. یەکەم نەبوونی چاودێرێکی ورد لەسەر کەرتی تەندروستی کە کوالێتی پزیشکی و چۆنێتی پێدانی دەرمان و کردە پزیشکیەکان بکۆڵێتەوە. ئەوە ژوای کردووە بەشێک لە پزیشک و کارمەندانی کەرتی تەندروستی بە وردی مامەڵە لەگەڵ ئەم کەرتە نەکەن. دووەم، خراپی دەرمان و پێداویستی پزیشکی کە لە ژێر کوالەتی وردی وەزارەت نەبێت. بە جۆرێک ئێستا فرۆشتنی دەرمان و پێداویستی پزیشکی بەرەو ئەوە دەڕوات ببێتە کارێکی بازرگانی بەتەنها. بازرگانان هەوڵی زۆرترین قازانج دەدەن نەک کوالەتی دەرمان. ئەوە شاوکاتە لەگەڵەوەی کە کوالەتی دەرمان لەلایەن هاوڵاتیانەوە هەمیشە بەگومانەوە تەماشا دەکرێت. هاوکاتی هەموو ئەوانش هەڵە پزیشکیەکان ئەگەرێکی چاوەڕوان کراون دەکرێت لە هەر کات و ساتێکدا بێت ڕوو بدەن بۆ یەسیاری کاری پزیشکانەوە. بەڵام ئەوەی هەیە لە هەرێمی کوردستان هەڵەی زۆر دیارن و نیشانەی پرسیار لەسەر کەرتی تەندروستی دروست دەکەن. بەڕای شارەزانی کەرتی تەندروستی ئەگەر بێت و بەرپرسانی باڵای حکومەت بەوردی کار لەسەر ئەو کەیسانە نەکەن، سزای کەم تەرخەمانی ئەو کەیسە پزیشکانە نەدەن، ڕەنگاڵەکان بە تەواوەتی لە سنووری خۆیان دەرچن و شتێک نەمێنێت بە ناوی متمانە لەلای هاوڵاتیان بۆ کەرتی تەندروستی.